ئەو خەڵکانەی لە شەڕی نێوان حکوومەتی یەمەن و سەرهەڵداوانی هووسی دەیانەوێت دەرباز بن تووشی کەمبوونێکی زۆری خواردەمەنی هاتوون. منداڵان تووشی بەدخۆراکی بوونەوە لە برسێتی دەناڵێن و لە هەندێک ناوچە لەبەر نەخۆشی کۆلێرا و بێئاوی گیان لەدەست دەدەن. کچەکەم لە ناکاو نەخۆشکەوت ویسمان لە دراوسێدا چارەسەری بکەین بەڵام پاش 2 ڕۆژ مرد. تازە کچەکەمان ناشت بوو کە کوڕەکەم نەخۆشکەوت. بۆیە بردمانە پایتەخت پێمان وابوو چارەسەری دەکەن بەڵام ئەویش مرد. کاربەدەستێکی بەشی مرۆڤایەتی نەتەوەی گرتوەکان بە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی گوت کە گەلێک لە ژمارەی مردوەکانی یەمەن پەیوەندی بە برسێتی هەیە. هەروەها دەزانین کە گەلێک لە مردنەکان نەزانراون تەنیا نیوەی ناوەندەکانی تەندروستی لە ئێمە کار دەکەن و خەڵکێکی زۆر هەن لەبەر هەژاری ناتوانم بچن بۆ ناوەندانەی کە کراونەتەوە. ئەو گوتی کە بە گوێرەی مەزەندەکانی پێشتر 130 منداڵی ژێر 5 ساڵی هەر ڕۆژەی لە ئاکامی برسێتی زۆر و نەخۆشی دەمرن و دۆخەکە ئێستا خراپتر بووە. هەڵسەنگاندن و ڕاوێژی من بۆ ئێوە ئەوەیە کە ئێستا ڕوونە کە مەترسی و برسێتێکی زۆر تووشی یەمەن بۆتەوە زۆر گەورترە لەوەی کە هەر کارمەندێکی ئەو بەشە لە ماوەی کاریدا بینی بێتی. ئەو کاربەدەستە UN دەڵێت 1,800,000 منداڵ لە ئاکامی بەدخۆراکی لە یەمەن دەناڵێن و 400,000 کەسیش لە ئاکامی نەبوونی خواردەمەنی لە مەترسیدان. ئەو هوشداریدا کە تەواوی دانیشتوان لە مەترسی برسێتیدان ئەگەر شەڕانە گیرێت. ئەو گوتی ناکرێت یارمەتی خواردەمەنی بۆ 29 میلیۆن یەمەنی دابین بکرێت.